سێهەمین ساڵوەگەڕی ڕاپەڕینی ژینە. 25 خەرمانان بەرامبەر بە 16 سپتامبری ئەمساڵ 3 ساڵ بەسەر کوژرانی ژینە ئەمینی بەدەستی هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی ئێراندا تێدەپەڕێت. تاوانێک کە جارێکی تر خەڵکی سەملێکرا و بنبەستی گەلانی ئێران و بەتایبەت ژنان و لاوانی شەوساوە و بەشخوراوی لە دژی دەسەڵاتی سەرەڕۆ و ملگوڕی ئاخوندی هێنایەوە سەر شەقام. پێشەنگ و ئاوا هەڵگری ئەم ڕاپەڕینە مەزنە کوڕان و کچانی ئازای نەتەوەکەمان بوون. ئەوە پیاوان و ژنانی سەمچێشتووی ڕۆژهەڵاتی کوردستان بوون کە چەخماخەی ئەو خەباتەیان لێدا و شەپێلەکانی ئەو شۆرشە مەزنەیان گەیاندا سەرتاسەری ئێران. شۆڕشی ژن ژیان ئازادی کە لەسەر بنەمای خۆ بە خاوەنکردنی لە خوێنی ڕۆڵەکانی نەتەوەکەمان و خواستی ڕزگاری یەکجاری لە سەم و زۆرداری و هەروەها بەشداری گەلانی سەملێکراوی ئێران لەو خەباتە ڕەوایەدا هاتە گۆڕێ، دۆخێکی نوێی لە گۆڕەپانی سیاسی و کۆمەڵایەتی ئێراندا پێکهێناوە کە هەرگیز جارێکی تر نەپێگە و پێشبوونی حکمدارانی دەوڵەتی تۆتالێتەری ئاخوندی و نەدۆخی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلانی ئێران ناگاتەوە قۆناخی پێش ڕاپەڕینی مێژووی ژینە. بە جۆرێکە ئاکامەکانی ئەو شۆڕشە ڕۆژ لە دوای ڕۆژ کۆماری ئیسلامی ئێران زیاتر بەرەو هەڵدێر و داڕمانی یەکجاری دەبات. ڕاپەڕینی ژن ژیان ئازادی نەک هەر لە چارچێوەی جوغرافیای سیاسی ئێراندا قەتیس نەکرا، بەڵکو سنوورەکانی ئەو دەوڵەتەی بەزاند و بوو بە شۆڕش و ڕاپەڕینێکی جیهانی بەرفراوان و جێگیر بەرامبەر دەسەڵاتدارانی دەوڵەتی دواکەوتووی کۆماری ئیسلامی ئێران و دام و دەستگای سەرکوتکەرەکانی سوپای پاساران و لق و تێپەکانی لە هەموو جیهاندا. ئەگەر لەلایەکەوە ڕاپەڕینی ژن ژیان ئازادی بە زەبری ئاگر و ئاسن و سەرکت و کوشت و بڕی بێ بەزەیانەی هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی ئێران لەسەر شەقامەکان پاشەکشەی پێکرا، بەڵام لەلایەکی ترەوە دۆخی شپرزە و لاواز و شێواوی کۆماری ئیسلامی ئێران هەر لە ئاکامی شەپێلەکانی ئەو خەباتەیە. ڕاپەڕینی ژینە دەستپێکی بەدیهێنانی کۆدەنگیەکی نێودەوڵەتی بوو بۆ کۆتایی هێنان بە دەسەڵاتی سەرەڕۆ و دیکتاتۆری کۆماری ئیسلامی لە ئێران و ناوچەکە و جیهانیشە. ئەگەر لەلایەکەوە ڕاپەڕینی ژینە کەوتە بەڕق و تووڕەیی دام و دەستگای سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی ئێران، لە هەمان کاتدا هەوڵ و پەلەقاژەی پاشماوەکانی دەوڵەتی دیکتاتۆری پاهلەوی و بەشێک لە بەناو ئۆپۆزیسیۆنی ئێران بۆ بەلاڕێدابردنی ئامانجەکانی ڕاپەڕینەکە زەبرێکی بەهێزی لە بەردەوامی و گەشەکردنی زیاتری شۆڕشەکە و ئامانجەکانی وەشاند. بەڵام گەلانی ئێران بە بەردەوامیان لەو خەباتە و ئامانجەکانی هەم ژیری و هەم بەردەوامیان لەو خەباتەی سیاسی خۆیان سەلماند و هەم پێیان کیلان و ئامانجەکانی ئەو دەستە و تاقمانەیان بۆ هەمیشە کوچەڵ کردەوە. بەشدارانی بەڕێز، جێخۆیەتی لە سێهەمین ساڵوەگەڕی ئەو ڕاپەڕینەدا جارێکی تر یاد و ناوی سەرجەم ئەو شەهیدە سەربەرزانە بەرز ڕابگرین
کە بە خوێنی خۆیان وەرچەرخانێکی مێژوویان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلانی ئێراندا بەگشتی و ڕێوەکانی نەوەکەمان بە تایبەتی پێکهێنا. بەداخەوە پتر لە 500 کەس لە ڕێوەکانی گەلانی ئێران کە ژمارەیەکی زۆریان لە منداڵ و مێر منداڵ پێکاتبوون کوژران و سەدان کەسیش بریندار و هەزارانی دیکەش ڕاپێچی چاوەڕەشەکانی کۆماری ئیسلامی داون. دەست نەپاراستن لە کوشتن و قەت و ئامی کشان و کوڕانی نەتەوەکەمان و قەت و ئامی خەڵکی بێتاوانی عەرەبی ئەهواز و جێنۆسایدی نەتەوەی بەلوچ کە بەهۆی کوژرانی زیاتر لە 100 کەس لە یەک ڕۆژدا لە ڕۆیەکانی ئەو نەتەوەیە نمونەیەکی دیاری تاوان و جینایەتەکانی کۆماری ئیسلامین دژ بە گەلانی سەملێکراوی ئێران. بەڕێزان، ئێمە لە کاتێکدا یادی سێهەمین ساڵوەگەری ڕاپەڕینی ژینا دەکەینەوە کە کۆماری ئیسلامی ئێران لە ئاکامی شەڕی سەرشۆڕانەی 12 ڕۆژەدا و پەراوێزخرانی لەلایەن کۆمەڵگەی جیهانی و لەدەستدانی شەریعەتی نێودەوڵەتی و هەروەها ترس لە گەشە و سەرهەڵدانی ناڕەزایەتی و ڕاپەڕینی نەتەوەکانی ئێران لە خراپترین دۆخی سیاسی و ئابووری و ئەمنیەتیدایەکە هێماکانی داڕمانی ئەو نیزامە و دەستە و تاقمەکانی بەڕوونی پێوە دیارە. بۆیە لەم هەرومەرجەدا پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە پاراستنی یەکڕیزی نێوانیان و هەروەها بە بەهێزکردنی هاوپەیوەندی و هاوپشتی استراتێژیک لەگەڵ تێکۆشەرانی گەلانی دیکەی ئێران لە ئاست خوێن و خەبات و تێکۆشانی نەتەوەکەمان و گەلانی دیکەی ئێراندا بن. بژی کورد، بژی کوردستان، مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی ئێران. ژن، ژیان، ئازادی. بژی کوردستان، بژی کورد. بۆیە لەم هەرومەرجەدا پێویستە هێز و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە پاراستنی یەکڕیزی نێوانیان و هەروەها بە بەهێزکردنی هاوپەیوەندی و هاوپشتی استراتێژیک لەگەڵ تێکۆشەرانی گەلانی دیکەی ئێران لە ئاست خوێن جیان ئازادی، ژن جیان ئازادی، زن زندگی آزادی، زن زندگی آزادی، زن زندگی آزادی. Women life freedom, women life freedom, women life freedom. اوکی، مرسی از همگی.
کۆمیتەی گشتی ئاڵمان بە بۆنەی سێهەمین ساڵیادی دەستپێکی بزوتنەوەی ژینا خەڵکی بە شەڕەفی کوردستان ئێرانیا ئازادی خوازەکان دۆستان و هەواڵانی خەباتکار لە ساڵیادی شەهیدبوونی ژینا ئەمینی کچی ئازای کوردستان جارێکی تر لە دەوری پەیمانێک کۆبووینەوە کە بە خوێنی ئەو و هەموو قوربانیانی ئەم بزوتنەوەیە و شەهیدانی ڕێگای ئازادی واژۆ کرابوو. شەهیدبوونی ژینا ئەمینی ڕووداوێکی تاکە کەسی نەبوو، بەڵکو درێژە پێدەری زنجیرەیەک ستەم و نادادپەروەری بوو بەرامبەر بە نەتەوەی کورد و هەموو ژن و پیاوی گەلانی ئازادی خوازی ئێران. بەڵام خوێنی ئەو ئاگرێکی هەڵگیرسان کە تاڕوخانی یەکجارەکی دیکتاتۆری و ستەمی ڕەشی کۆماری ئیسلامی و ڕیشە چێشکردنی بناغەکانی فاشیست لە ئێراندا ناکوژێتەوە. حزبی دموکراتی کوردستانی ئێران وەک ڕێکخراوەیەکی ڕەگداکوتاو و پێشەنگ لە خەباتی ئازادی خوازی گەلی کورد بزوتنەوەی ژینا بە درێژە پێدەری ڕاستەقینەی خەباتە مێژوویەکانی خەڵکی کوردستان و ئازادی خوازانی هەموو نەتەوەکانی ئێران بۆ ئازادی، دموکراسی، مافی نەتەوەیی و دادپەروەری کۆمەڵایەتی دەزانێت. پرۆسەی پێکهاتن و بەردەوامی و هەوراز و نشێوی ئەو بزوتنەوەیە نیشانی داکە بەبێ دەستەبەرکردنی مافی نەتەوەکان و دانان بە فرێچەشنی نەتەوەی و کولتوری لە ئێران و ڕەچاوکردنی یەکسانی و ڕێزگرتنی یەکتر ئایندەیەک بۆ ئازادی و دموکراسی لە ئێراندا نامێنێت. ژنان لە پێشەنگی ئەم ڕاپەڕینە قارەمانانەیەدا داستانیان خوڵقاند و دروشمی ژن ژیان ئازادی نەک هەر هاوارێک لە قورگی دادپەروەرانی کوردستانەوە بەڵکو دروشم و ئاڵای هاوبەشی هەموو گەلانی چەوساوە و ئازادی خوازانی ئێران بوو. هەروەها شناسێکی نوێ بوو بۆ تێکۆشانەکانیان کە وای کرد جیهان ستایش و ڕێزیان لێ بگرێت. حزبی دموکراتی کوردستانی ئێران وەک چۆن بە درێژایی دەیان ساڵ خۆراگری و قوربانیدانی خۆی نیشانی داوە، ئەمڕۆ شان بەشان و بەها و ئاهەنگی لەگەڵ هێزە سیاسە تێکۆشەرەکان و چوین و توێژە جۆراوجێرەکانی نەتەوەی کورد و بەها و پشتی لەگەڵ هەموو ئازادی خواز و دموکراتەکانی ئێران بۆ بەدیهێنانی ماف و کەرامەتی ئینسانی هەموو دانیشتوانی ئەم وڵاتە بەردەوام دەبێت. ئێمە پێمان وایە خوێنی سووری ژینا و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی ڕێگایەکە بۆ ئێمە و نەوەکانی داهاتوو بۆ داهاتوویەکی دوور لە ستەم و هەڵاواردن و دیکتاتۆریەت دادەڕێژرێت. ئایندەیە کە مافی هیچ کام لە چین و تۆژە پێکهێنەرەکان و نەتەوەکانی ئێران بێبەش نەکرێت و هیچ ژنێک ستەمی لێ نەکرێت و هیچ مرۆڤێک لە بەرامبەر تاوانی جیاواز بوون و داوای مافی مرۆڤایەتی خۆی نەخرێتە ژێر سیستەمی سەرکوت و سانسۆرەوە. بژی یادی ژینا و هەموو شەهیدان و قوربانیانی ڕێگای ئازادی، بژی ئارمانجەکانی بزوتنەوەی ژن ژیان ئازادی، بژی ئازادی و هاوپشتی گەلانی ئێران، حزبی دموکراتی کوردستانی ئێران، کۆمیتەی گشتی وڵاتی ئاڵمان. بژی حزبی دموکرات نیشاندەری ڕێخەبات، 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 بژی هێزی پێشمەرگات دژمن نەسیبی مەرگە، بژی هێزی پێشمەرگات دژمن نەسیبی مەرگە، بژی هێزی پێشمەرگات دژمن نەسیبی مەرگە، بژی هێزی پێشمەرگات دژمن نەسیبی مەرگە. ڕۆژاواتە ڕۆژهەڵات گیانم بە فیدای وڵات، ڕۆژاواتە ڕۆژهەڵات گیانم بە فیدای وڵات، ڕۆژاواتە ڕۆژهەڵات گیانم فیدای وڵات، ڕۆژاواتە ڕۆژهەڵات گیانم فیدای وڵات. بیانیه حزب دموکرات کردستان ایران کمیته سراسری آلمان به مناسبت سومین سالگرد آغاز جنبش ژینا مردم شریف کردستان ایرانیان آزادیخواه، دوستان و یاران مبارز، در سومین سالگرد شهادت ژینا امینی دختر شجاع کردستان بار دیگر بر سر پیمانی گرد آمده ایم که با خون او و تمامی جانباختگان این جنبش و شهیدان راه آزادی امضا شده است. شهادت ژینا نه یک حادثه فردی بلکه ادامه زنجیره‌ای از سرکوب و بی‌عدالتی علیه ملت کرد و تمامی زنان و مردان ملل آزادیخواه ایران بود.
اما چون او آتشی را شعله‌ور ساخت که تا به زانو در آوردن کامل دیکتاتوری و استبداد سیاه جمهوری اسلامی و ریشه کن کردن پایه‌های فاشیسم و تحجر در ایران به خاموشی نخواهد گرایید. حزب دموکرات کردستان ایران به عنوان سازمانی ریشه‌دار و پیشگام در مبارزات آزادیخواهانه ملت کرد، جنبش ژینا را تداوم راستین مبارزات تاریخی مردم کردستان و آزادیخواهان تمامی ملل ایران برای آزادی، دموکراسی، حقوق ملی و عدالت اجتماعی می‌داند. روند شکلگیری تداوم و فراز و فرودهای این جنبش نشان داد که بدون تأمین حقوق ملیت‌ها و به رسمیت شناختن تکثر ملی و فرهنگی در ایران و رعایت برابری و احترام متقابل، هیچ آینده‌ای برای آزادی و دموکراسی در ایران نیز وجود نخواهد داشت. زنان در خط مقدم این خیزش قهرمانانه حماسه ها آفریدند و شعار ژن ژیان آزادی نه فقط فریادی از گلوی دادخواهان کردستان، بلکه شعار و پرچم مشترک تمامی ملل تحت ستم و آزادی خواهان ایران و شناسه نوینی برای مبارزات آنان بود که جهانیان را به ستایش و تکریم واداشت. حزب دموکرات کردستان ایران همچنان که در طول دهه‌ها ایستادگی و جانفشانی نشان داده است، امروز نیز دوشادوش و همگام با نیروهای سیاسی مبارز و اقشار مختلف ملت کرد و در همبستگی با همه نیروهای آزادیخواه و دموکراتیک ایران به مبارزه در راه تحقق حقوق و کرامت انسانی تمامی باشندگان این سرزمین ادامه خواهد داد. ما ایمان داریم که خون سرخ ژینا امینی و همه شهیدان راه آزادی نقشه راه آینده فارغ از ظلم و تبعیض و دیکتاتوری را برای ما و آیندگان ترسیم خواهد نمود. آینده‌ای که در آن حقوق هیچ یک از اقشار ملت‌های تشکیل دهنده ایران انکار نشود، هیچ زنی سرکوب نگردد و هیچ انسانی به جرم متفاوت بودن و مطالبه حقوق انسانی خود آماج سیستم سرکوب و سانسور قرار نگیرد. زنده باد یاد ژینا و تمامی شهیدان و جانباختگان راه آزادی. زنده باد آرمان‌های جنبش ژن ژیان آزادی. زنده باد آزادی و همبستگی ملل ایران. حزب دموکرات کردستان ایران، کمیته سراسری آلمان. ژن ژیان آزادی. همه عزیزان، به یاد 4 جوان غیور کرد، شیاکو یوسفی نژاد، حمید مرادی، خبات امینی، ریبین گورانی که جانشان را در راه طبیعت و سرزمینشان کردستان فدا کردند، به احترامشان 1 دقیقه سکوت می‌کنیم. یادشان گرامی و روحشان شاد. امروز در 3مین سالیاد کشته شدن ژینا امینی ما گرد هم آمده ایم تا یاد او و همه جانهایی را که در راه آزادی فدا شدند زنده نگه داریم. این روز همچنین یادآور 33مین سالگرد ترور دکتر صادق شرفکندی توسط مزدوران جمهوری اسلامی در برلین است. رهبری که با خون خود نشان داد مبارزه ملت کرد برای آزادی و دموکراسی حقیقتی ریشه‌دار و بی‌پایان است. شعار ژن ژیان آزادی نخست در دل کردستان زاده شد. از رنج، از مقاومت، از صدای زنانی که ایستادند و پس از کشته شدن ژینا امینی این شعار مرزها را در نوردید، از کردستان گذشت و به فریادی جهانی بدل شد. این شعار کشتی نجات و امید ما شد، کشتی که در دل دریای دیکتاتوری ما را از ناامیدی رهایی داد و همه ملت‌های تحت ستم را بر عرشه خود گرد آورد. اما ما هنوز به افق رهایی نرسیده ایم. چراغ‌های امید آزادی نمایان هستند، اما طوفان همچنان خروشان است و ما هنوز در دریایی از خشم، کشتن و اعدام که دیکتاتورها ساختند زندگی می‌کنیم. هر روز جمهوری تروریست اسلامی با اعدام، شکنجه و ترور می‌خواهد چراغ امید را خاموش کند. اما همین جنایت‌ها بیش از پیش چهره اشغالگرانه و ضد انسانیش را برملا کرده است. امروز شعار خیابان‌های کردستان حقیقت را روشن کردند. داگی کری ایرانی، قاتلی رولمانی، به معنای اشغالگر ایرانی
قاتل فرزندان مایی یا حتی کرد بمینه کردستانی شمینه به معنای تا هر زمان که یک کرد بماند کردستان هم خواهد ماند. این فریادها نشان می‌دهند که ملت‌های تحت ستم دیگر حاضر به پذیرش حکومتی نیستند که با آنان چون سرزمین اشغالی رفتار می‌کنند. آنان نه اشغال را می‌پذیرند و نه سرکوب را. آنچه می‌خواهند حق تعیین سرنوشت است، حق این که مرزها و حکومتشان بر اساس خواست خودشان شکل گیرد، نه بر اساس تحمیل و خشونت. ما انسان‌های بی‌مرزیم، زیرا آزادی و کرامت انسانی من را هیچ خطکشی محدود نمی‌کند. اما ما در برابر مرزهای بی‌انسانیت ایستاده‌ایم، همان مرزهایی که نه بر اساس خواست ملت‌ها بلکه با تحمیل دیکتاتورها و اشغالگران ساخته شدند، مرزهایی که به جای پیوند به جدایی و ستم بدل گشتند. ما جهان و خاورمیانه نو را می‌خواهیم که بر 3 ستون زن، زندگی و آزادی بنا شود. جهانی که در آن هیچ ملتی بی صدا، هیچ زنی بی حقوق و هیچ انسانی بی کرامت نباشد. امروز باید با شجاعت بگوییم ما انسان‌های بی‌مرز چون مردم کردستان، بلوچستان، آذربایجان، عربستان یا الاهواز و سایر ملت‌های تحت ستم برای رسیدن به آزادی واقعی نیازمند مرزهایی هستیم که به ما امکان دهند خودمان آینده خودمان را بسازیم. اگر ادعای اتحاد و همزیستی مسالمت‌آمیز در جغرافیای ایران وجود دارد، نخستین گام آن به رسمیت شناختن هویت، زبان، فرهنگ، تاریخ و حقوق طبیعی همه ملت است. تنها در این صورت میتوان از ملت‌های تحت ستم خواست که در ایرانی آزاد و برابر زندگی کنند. در غیر این صورت و با به رسمیت نشناختن حقوق یکدیگر، یک گروه با نادیده گرفتن و حذف سایر ملت‌ها می‌کوشد همه را زیر پرچم و ایدئولوژی واحد خود درآورد، تلاشی آشکار برای باز تولید دیکتاتوری نوین. اما ملت‌های تحت ستم هرگز تن به چنین سرنوشتی نخواهند داد. اتحاد و همزیستی مسالمت‌آمیز بدون عدالت رویایی بیش نیست. این اتحاد، این احترام و این به رسمیت شناختن متقابل همراه با عدالتی که کرامت انسانی را تضمین کند، همان نیرویی است که کشتی ژیان آزادی را به افق رهایی و پیروزی در نبرد با دیکتاتوری میبرد. هیچ دیکتاتوری و هیچ ستمی در تاریخ ابدی نبوده و جمهوری تروریست اسلامی نیز از این قاعده مستثنا نخواهد بود. در پایان ژینا گیان تو نمیری، ناو دوید رمز. ژینا جان تو نمیمیری، نام تو رمز خواهد شد و این رمز جاودانه بی تردید ما را در قیام نهایی علیه اشغالگران فاشیست به پیروزی خواهد رساند. ژن ژیان آزادی.